بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ژیان لەگەڵ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆشترین و بەتامترین ژیانە کە ئینسانی موسڵمان گوزەری ئەکا و ئەگەڕێتەوە بۆ ئەو ساتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەیاتایە و بەرحەیاتە. هاوڵان بە دەوریەوە جەمن، هەمویان ئەمانە لەژێر سێبەری پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ژیان گوزەر ئەکەن. ئێمەش کە ئەچینە خزمەت ژیانی ئەمان لەمانەوە اقتیباسی زۆر شتەکەین و زۆر سوودی گەورە وەرەگرین. دڵەکەمان نزیک ئەکاتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و خۆشەویستی بۆ ئەو زیاترەکە. یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کە زۆر نزیک بوو لێوەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری خۆشەویست، بریتی بوو لە ئەنەسی کوڕی مالک. ئەنەسی کوڕی مالک کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیجرەتی کرد عمری 10 ساڵ، واتە لە دوای بەعثەت ئەم لەدایک بووە. 3 ساڵ بەعثەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بووە، اینجا ئەم لەدایک بووە. کاتێک کە هاتە مەدینە خۆشەویستمان صلی الله عليه وسلم، دایکی سولەیمی کچی ملحان هێنای بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی: یا رسول الله، هذا أنيس ابني، ئەمە ئونەیسە بچووکە، ئەنەسە بچووکەکەیە، غلام لەبیب کاتب، غڵامێکە زۆر زیرەکە وە کاتبیشە، ئەتوانێت لەو کاتە نووسین، ڕوتبەیەکی گەورە بوو. فەرمووی ئەتوانێت بنووسێ: ئەتەیتوکە به یەخدیموکە فدعو الله له، هێناومە بۆی خزمەتی تۆکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەی دوعای بۆ بکە. فقبله النبي صلی الله عليه وسلم، خۆشەویستمان سەیری ئونەیسی کرد، ئەنەسی کرد و قبوڵی کرد و دعا له، دوعای بۆ کرد، دەستی بەرز کردەوە، فەرمووی: اللهم أكثر ماله، خوایان ماڵی ئەم مناڵە زۆر زیاد کە، وولده، ئەولادەکانی زیاد کە، وأطل عمره، عمری درێژ کە، واغفر ذنبه، لە گوناهەکانی ببور. ئەم دوعای بۆ کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەنەس ئەفەرمێ 10 ساڵی ڕێک خزمەتی پێغەمبەری خوا بکرد صلی الله عليه وسلم. لە هەندێک ڕوایەتە ئەنەس هیچی بۆ نامێنێتەوە، هەر یەکەی خزمەتی شتێکەکە. ئەفەرمێ گەڕام هیچم بۆ دەست نەکەوت، خزمەتی نعلەکانی پێغەمبەری خوا بکرد صلی الله عليه و آله وسلم، بۆم ڕێکە کرد، هەڵم ئەگرت دامە نایەوە. بۆیە لە هەندێک کتێبە بە ناوی خادم نعال رسول الله صلی الله عليه و آله وسلم ناوزەندی هەیە. خۆی ئەفەرمێ باسی پێغەمبەری خوا ئەکا ئەم 10 ساڵە چۆن بوون پێکەوە. ئەفەرمێ خەدەمت النبي 10 سنين، 10 ساڵی ڕێک خزمەتم کرد، فما قال لي أف، قەت ڕۆژێ لە ڕۆژان ئۆفێکی بەرامبەر هەڵ نەکێشام و بێزاریەکی بەرامبەر نەکردم. هەر شتێک کە ئەم کرد نەی ئەوت بۆچی ئەمەت کردووە، یا تەرکم ئەکرد نەی ئەفەرم بۆچی تەرکت کردووە. ئەفەرمێ وەکانە من ئەحسن الناس خلق، لە هەموو کەس باشتر ئەخلاقی بەرزی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ قەسەم بەخوا دەسم لە هیچ حەریرێک و شتێکی نەرم نەداوە، هیچ شتێک نەرمتر نەبووە کە دەسم بەری کەوتوێت لە دەستی شیرینی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. دەبەخوا ولا شەممت مسکن، قەت بۆنی جۆرێک لە میسکم نەکردووە، ولا عەطرن، هیچ عەترێکم بۆن نەکردووە کە بۆنەکە ئەطیب من عرق رسول الله صلی الله عليه و آله وسلم، کە بۆن خۆشتر بێ لە عرقەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. لە هەندێک شعری کوردی خۆمانە هاتووە کە عرقت گوڵە و بۆنت ڕێحانە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. هەندێک شاعر ڕخنەیان لەمە گرتووە، فەرموویانە گوڵ چییە کاتێک کە وەصفی عرقی پێغەمبەری خوای پێ بکرێت صلی الله عليه و آله وسلم.
یان ڕێحانە چییە بۆ نەکەی هەتاوەکو بگاتە ئاستی بۆنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. لە غەزوەی بەدرا یەکێک لەو مناڵانەی کە بەشداری ئەکات کە عمری 12 ساڵە بریتێ لە ئەنەس ئەفەرمێ من وەکو چەکدارێک بەشداریم نەکرد بەڵکو وەکو خزمەتکارێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم جەنگا بە دەوریەوە بووم و خزمەتم ئەکرد لە هەموو غەزوەکانە لە خزمەت پێغەمبەری خوایە بووە صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ ڕۆژێک خۆشەویستمان ناردمی بۆ ئیشێک بۆ بازار ئەڵە ڕۆشتم سێرەکەم مناڵ یاری ئەکە هەموویان سەریان کردو بە یەکاڵە زۆر حەزم لە یاری کرد مەیش چوومە ناو یاریەکەەوە ئەڵێ گەرم بووم لەگەڵ یاریەکە لە بیرم چوو بۆ من بۆچی نێراوە ئەفەرمێ کاتێکم زانی کەسێک لە دۆ جلەکانم ڕائکێش ئەڵێ کە لام کردەوە سێرەکەم پێغەمبەری خۆیە صلی الله عليه و آله وسلم یا رسول الله لێرە ئەڵێ ویستم ئەوە بکەم فەرمووی ئیشەکەت کرد کە ناردمی ئەڵێ من شەرمم کرد وتم نەعەم ئەڵێ فارتەکەبت تووشی ارتباک هاتم لە خزمەتیە فارتەبەکت ئەفەرمێ وتم نەعەم الآن أذهب ئێستا ئیتر ئەڕۆم ئیشەکە جێبەجێک ئەڵێ بە پەلە ڕام کرد ئیشەکەم بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ کرد و هاتم ئەفەرمێ جارێک لە خزمەت معاذە گوێم لێ بوو معاذ قسەی بۆ خەڵکە کرد معاذی کوڕی جەبەل فەقیه ئومەت لە وتارێکە باسی حیاتیمان کردووە أفرمي وتي من قال لا إله إلا الله من شهد أن لا إله إلا الله مخلصا من قلبه دخل الجنة حج كسي بالله لا إله إلا الله بس بدل مخلصا من قلبه دخل الجنة أشيتنا وبهشتو على كجيوم لواب ولا سير بلامه شون أشيتنا وبهشتو أي نيج أي رجوع أي طاعات على شو مخزمت في غمري خوا صلى الله عليه وسلم يا رسول الله اشتكي زور سير مجولي ولا معاذ أم حديثي فرموه سيجر فرمي خوش اسمه فرمي صدق معاذ صدق معاذ صدق معاذ راسك معاذ راسك معاذ راسك معاذ راسك أم عائلة بيروزا أم سليم جانك تايبتي هي صحابية ولا خزمت في غمري خويا صلى الله عليه وآله وسلم براء كري مالك براء أنس كري مالك حياتي كي زور تايبتي هي كإخواني توسرت سرعة من لآزايتي وجرأتي براء كلا خزمت في غمري خويا صلى الله عليه وآله وسلم شون جياني جزر كردو دواي أو الجهاد شون جياني جزر كردو أفرمي الرجل كان شو ملاي براء برام وهو يتغنى بالشعر سيرة كم لبرخوي شعر الله بدنجي كي خوشي نرم شعر الله الله توربوم وتم أو الشعر إخواني تتغنى بالشعر وقد أبدلك الله به ما هو خير منه القرآن خوا لو باشتري داناوي كقرآن تخريك الشعر إخواني على شاي برس كرده وفرمي أتخاف علي أن أموت على فراشي وتصورك من بسر جاكاي مرتنا ويتر أمرم دو شعر عليهم وأمرم وقد تفردت بقتل 100 على براءتي اللجياني خوما لو جهاد ميداني جهاديك كردوما صد كسم بتاغي تنها كشتوا ولا زوري تريشا مشاركة كردوا بخوا إني لأرجو الله أن لا يفعل الله ذلك بي بخوا أدم وايا ورجاء وايا لأخوة جل جلاله كان من بسر جيكا ونكو جو بشهادة بالرب يتكا بشهادة الرشد بخوا الله هو قناهاكم أبوري طبعا ما هو جينك براء جورك لجورك كان أمكاري أو يجبينا شرعية كي يتغنى بالشعر علماء فرموا الناقص كي براء أويا كفضائلي قورة إنسان والي أكاد زور شتي بقى يكيق لو شتانا مسائل الشعر وفن وهنر لو تارك بالتفصيل بس فن وهنر إسلامي كردو لو الدولة إسلامية لموضوع ديت كيكيق لبابته السيارة كان كزور كات وتصورك إما لفن ولهنر إما لزور للدواء ليه بالتفصيل والله من شبهات كانوا من داوت براء أجر حياتي سير أكي سرت سرعة من يعني برائك كلوانيك إخنا النوم من جنيقة وهالي أدن وقرتني قلائك بكر نوي درجة بير كرو النفر بقيت من جنيقة وفري بدي أو ندور يا فرمكوت مخوارقات مشكا بلام تواني درجة كشبكات وقلاك أزاد كري
ئەم عائیلە بەعام هەمویان عائیلەیەکی تۆکمە. ئەفەرمێ لە زۆرێک لە غەزەواتەکانە ئەنەس لەگەڵ خزمەتکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەریکی تیرەندازی ئەبوو، چونکە لە تیرە زۆر دەستی ڕاز بوو. ئەفەرمێ لە کوێوە هێرشیان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تیرەکانی ڕەدی ئەکردەوە. لە هەموو غەزەواتەکانە بەشداری کردووە لە خزمەت پێغەمبەری خوایە. هەندێک ڕیوایەت ئەفەرموون 8 جەنگ لە خزمەت پێغەمبەری خوایە بووە صلی الله علیه و آله وسلم. حتا خۆشەویستمان لە حیاتە بوو ئەم ئیشەکەی ئەمەیە، خزمەت ئەکات و دێت و ئەڕۆ. لە دوای خۆشەویستمان وەفاتی ئەو ئینجا مەیدانی جیهاد و علمی ئەنەس دەست پێ ئەکرد. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم وەفاتەکە ئەم لەو پەڕی قووەتی گەنجەیە 20 ساڵ عومری لە جەنگی ڕیدەیە بەشداری ئەکات. یەکێکە لە ڕووماتە زۆر مەهەرەکانەوانەی کە تیریان ئەوەشان لە زەمەنی ئیمامی ئەبوبەکر بیری کردەوە کێ بنێرێ بۆ بەحرەین کە جیبایە زەکات کات. ئەمە وشەی جیبایە وشەیەکی ئیسلامیە. زەکات وەکو ئێستا نەبوو هەر کەسە خۆی زەکات بدا. لە دەوڵەتی ئیسلامیە زەکات پرۆسەیە. بەیت الماڵی موسڵمانە ئەگەر تۆکمە بێ خەڵکێک ئەبێ بچێت زەکات کۆکاتەوە. واجبە خەڵک زەکاتەکان بەوانە بدەن، نابێت لە خۆوە تەوزیعیکە. چونکە بێ ئومەتی ئیسلامی یەکەیەکە ئاگای لێیە ئەم کەسە زەکاتی داوە زەکاتی نەداوە زەکاتەکەی چەندێکە چی هەیە هەمووی حیساباتە کرد. هەموو ئومەت گەورە و بچووکی لە ماڵی خۆتە هەندێک ئەمانەتت هەیە جیبایە تەسلیم بە جیبایەکە ئەوە زەکاتەکەی بن. ئیتر حکوومەت و دەوڵەت فەقیر واجبە لەسەری کە بگەڕێ بە دوای فەقیرە و فەقیر نەهێڵێ، نەک خۆت بگەڕێ. ئەمڕۆ کە دەوڵەتی ئیسلامی نەماوە، خلافەتی ئیسلامی نەماوە، یەکێک لە ناڕەحەتیەکانی سەرشانی ئینسانیش ئەوەیە کە بگەڕێ بە دوای ئەو کەسێک کە زەکاتی ئەدات. ئەگەنا لە ئەسڵا مەکاری دەوڵەمەند نییە کە ئەمە جێبەجێکە. دەوڵەت وەریەگرێت دەوڵەت ئەیداتەوە. بۆیە منەت هیچ منەتێک نییە لە دەوڵەمەندەوە بۆ هەژار. هیچ هەژارێک نییە چاوشۆڕ یا ژێرمنەتی کەسە دەوڵەمەندەکان بێ. بەسەری بەرزەوە حکوومەت خۆی ئەیداتێ و ساڵانەی خۆی ئەداتی کە پێ ئەوترێ لە عەطای ئومەت هەر هەمووی لە زەکات ئەدرێ وەلەو غەنیمەت و شتانە و مەسادری تەشریع مەسادری اقتصاد لە کە تەشریع کراوە لە شەریعەتە. ئەفەرمێ بیری کردەوە کێ بنێرێ بۆ جیبایی زەکات بۆ بەحرەین. یەکێک بوو لەو شوێنانەیە کە زەکاتی زۆر بەقووەت بوو، شوێکی بازرگانی و تیجاری زۆر بەهێز بوو. ئەفەرمێ مشورەتی کرد بە ئیمامی عومەر، فەرمووی ڕەئی چییە کە من ئەنەس بنێرم؟ ئەنەس هەستەکەم گەنجێکی زۆر هەڵکەوتەیە، عمری 22 ساڵە، ئەم ئەرکە قورسەی جیبایی زەکات زۆر گەورەیە. ئەفەرمێ عومەری کوڕی خەتاب کەمێک وەستا و فەرمووی فەئینەه لەبیب کاتب، کوڕێکی زۆر زیرەکە و ئەشتوانێ بنووسێ وردەکاری حیساب ئەزانێ بینێرە. ئەفەرمێ کاتێک کە ڕۆژت هەتاوەکو زەکاتی کۆ کردەوە و تەرتیبی کرد و ڕێکی خست و هەتاوەکو گەڕایەوە سەیدنا ئەبوبەکر وەفاتی کرد. ئەفەرمێ کە هاتەوە لە قەراخی مەدینە ئەگەداریان کرد کە سەیدنا ئەبوبەکر وەفاتی کرد. ئەفەرمێ دواتر ئیمامی عومەر کاتێک کە بە خەلیفە هات و حیساباتی لەگەڵا کردەوە و زەکاتەکەی تەسلیم کرد. ئیمامی عومەر زۆر لەم کارێ ڕازی بوو. لە دوایەوە هەموو کاتێک ئەویست بۆ جیبایی زەکاتی بنێرێ، داوای لێ کرد کە لێ خۆش بێ لەم کارە ئەم ئێوە جیهاد کە لە پێناوی خوا. ئیتر لە جەنگەکانی فتحی عێراق و بلادی شام و جەنگی قادسیە و هەموویان بەشداریەکە. حتا هورموزان کاتێک کە بە ئەسیری گیرە کێ هێنای بۆ ناو مەدینە بە ئەسیری بۆ دەست بەسرایی؟ ئەنەسی کوڕی مالیکی هێنای بۆ بەردەم ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. لە دوای ئەم فتوحاتانەی ئومەی ئیسلامی ئەنەس بڕیاریدا لە شاری بەسڕا دەستکا بە گێڕانەوەی حەدیث. ئێمە سێ هاوڵمان هەن، سێ هاوڵ زۆرترین فەرمایشتی پێغەمبەری خۆیان گێڕاوەتەوە لە باسی ئەبوو هوڕەیرە بۆم باس کردوون. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەبوو هوڕەیرە، ئەنەس. زۆرێک لە ڕیوایەتەکان پێیان وایە ئەنەس لە هەموویان ڕیوایەتی زۆرترە، ڕیوایەتی تەفەڕودی. چونکە هەر یەکێک لەمانە 2000 و ئەوەندە 3000 و ئەوەندە ڕیوایەتی کردووە، بەس کە وردی ئەەکەیتەوە ئەوەی کە بە تاقی تەنها گێڕاوێتەوە و خصوصیەتی خۆی هەیە. سێرەکەی ئەم ڕیوایەتانە لەو ئەندازە گەورانین، هەیەنە 90، هەیەنە 50، هەیەنە 20، هەیەنە 40 بۆ شێوازە ئەسحاب ئەوەی کە تەفەڕودیان پێ کردو بە تاقی تەنها گێڕاوێنەوە. ئەگەنا مەعەدای ئەوە خۆی بە تەنها نییە کە ڕیوایەتێک ئەگێڕێتەوە، چەندین هاوڵی تر ئەگێڕێتەوە لەگەڵیە. بۆ یەکێک لەوانەی کە مکترینە لە ئەسانید و سەنەدا بریتیە لە
سيدنا أنس رضا ورحمة إخوائي قوري لبه أفرمي سيدنا أنس بم حالة مايوه خريشي روايتي حديث وجرانوي حديث خلقي كي زور بدوري وخربونه لزماني ابن الزبير كاتك عبد الله كوري الزبير بيعتي دراية بخلافة لنا ومكة ومدينة وهندك العراق وأنا دا صلاتي هو أمري كل بصرة إمامات بخلق كيبيك أنس كوري مالك أنس كوري مالك تابعه عبد الله كوري الزبير شل الروجي الريك نيجي كربو خلق دواتر أبو عبد الله كوري الزبير شهيد بو خلافة كنما وأمشتوشي هندي محناد بو دواتر دانشت دو هاي فتنة دسي فكر لو تارك بدرجي باسي فتنة عبد الرحمن كوري أشعثم كردو فتنة عبد الرحمن كوري أشعث نزيكي حوت صالي خال حوت صال جنگ لنا أمتي إسلامية بس بيقولنا فرو خلقي كي زور بيعتيان دايا جيشكي كالبردس يابو 120,000 كس جيش لبردس يابو فتنة كي دورو درجة زورق لعلماء لقراء لبياوي زور قورة شويني عبد الرحمن كوري أشعث كوت بتهاي بتي خلقي نو بصر بكامل خلقي بصرها مويان بيعتي أنداب عبد الرحمن كوري أشعث حتى بزور حسني بصري محمد كوري سيرين ابن سيرين وأنس كوري مالك وزور يكتلم قورة بياوانا همويان كوت نجير كاريجري أو فتنة وشوك فتنة كاتي كديت إنسان مهما كان عالم به عارف به متأثر أبي بفكره وأروى لقلي نازاني هو كاريشيا تصور كان فرمايشتكانا هاتوا بيعتي يكم بهر كسيك درا نابي بيعتي دوام بكسي دوام بدري أجر بيعتي دوهم درا في غمري صلى الله عليه وسلم فرمى دوهم بكوجن أما أنا هم بيعتي عند عبد الملك كوري مروان كسي دواي بيعتي عند عبد الرحمن كوري أشعث بلام هو كاريشي هبو بو أما زمينيك هبو أويش حجاج ظلمي زور لي كردبون لداخل حجاج هموتون بيعتي عنده حجاج لقال عبد الملك كوري مروان عالمي إسلاميان أبيني أما تنها جزئيتي شونك يا أبيني أما فتنة قوري عراقيا أبيني أوان تنها ظلمي حجاجيا أبيني وإلا ظلمي حجاج وراكرني ظلمي حجاج بيعتي عنده عبد الرحمن كوري أشعث عندي الروايات على أنس كوري مالك وحسني بصري بيعتي الندى بلام جيشك أوان دا زور بو خلق هموي أوان شان بيش خويا دا هيش دا صلاتي النبوك لقال يانا النبو تواني أوان النبو برنگاري أم فتنة يبكن فتنة كزور قورو بير كروا لفتنة كهزاران مسلمان شهيد ببه لبيناوي أم فتنة وي أمتي إسلامي قال خواه لطفكات عمري أمتي إسلامي هم بدرجيلة تنوتارك باسا كم كأمي إسلامي تشنجر توشي أمجور فتنة قورانا بوكا هموشتكي الراماضي عالم إسلامي توشي قرفتاني كي زور قورا بويا كاتك سيري عراق كيتو دامزاني عراق عمري كوري خطاب الرجك أهلي عراق دوان كر عينا سعد كوري أبي وقاص خالي في غمري صلى الله عليه وسلم بقورن أو أميريان أو قوريان إمام عمر زور عادز وشو السر من بر فرمي اللهم عجل بابن الثقيف على أهل العراق خوايا ببلا ابن الثقيف حجاج بن ربو أو قومه كأوام مثلا هر أميرك أرو ظلمي لأكن هام ظلمي على هم أميري أكن حتى حجاج هاد ظلمي لوان أكن شو كبي غمري صلى الله عليه وآله وسلم فرموا لو ثقيف وكذاب يقدر يشيل لقال خيان رجاك أخيان رجا شرق أجري أخيان رجا ده صلاتي وسر عراق كنترولك همو أمر رواياتنا كسير أكي حذيفة وتاركاني بيشو باسم كله لو فتنا أنا خوي دور خستوا شو كإزاني شيء أجوزري العالم الإسلامي شون أجوزري أنا سيكوري مالك رضا ورحمة خايلة به كوتنا وأم فتنة يوم كاتب فتنة كتوابو يكيق لو كساني كجيرا بريتي ولا أنا سيكوري مالك حجاج قرتي لسردسي نسي عتيق الحجاج أما آزاد كراوي حجاج وعزتي ذا أفرمي أنا الزور بيتاخدو ناميش نسيب عبد الملك كوري مروان نسي من دسال خزمتي في غمري خوان كرو صلى الله عليه وآله وسلم حجاج أيوب من أهل العراق عقلك عقوبيك وهي من يداوه تاكو أهل العراق عقل بن زور عادز بو
أفرمك عبد الملك أم نامي نوسي ناميك نوسي أبو حجاجوتي أبي بشيت بردم أنس وداوي لبردني لك أفرمي حجاج داوي لبردني كد لأنس تي والله أي كوري برام بكم زورت الربو دوم والله أميز بتو همو أهل العراق كما وكبيشم كردو شو كوتي أن أو خادمة كيف يغمي خويا صلى الله عليه وسلم حجاج خوي لنا بارز يمشي عليه هرهم ينوشي عنده يتر هج ولو حركة لنا عراق نما لدواي أم حالة الشوه هج مجولك نما حتى وكوتاي يتر دواي أو توسعي عالمي إسلامي ورد ولا دسي فيكر شو كفتني عراق فتني كيزور جورو كجانوي زوز الزحمة أفرمي اعتزاري بو هنا أو يجلسي كده بجرانوي حديثي خوي ومدرسي خوي أو بيا وجورانا سريان كربيك محمد كوري سيرين مهوما لباسي تعبيري خوا بستومان على محمد كوري ابن سيرين مشهور لتعبيري خوا شيء يشك التابعين كلا خزمة أنا سافر وردبو هوما حسني بصري من بسوا لبالي سلكي تصوف أو أنا يشك لقتابي كاني أنس شو أنس درشترين عمري هي إمام النووي كتب شيء بناوي تهذيب الأسماء والصفات لو كتب عليه همو راوي كان متفقا لسر أوي عمري لصد صال زياتر بو أفرمي همو ين متفقا لسر أما عمري لصد صال زياتر بو أفرمي صد صال هندك الروايات هاتوا كنو حود بو نو سيبو أفرمي همو ين ضعيف همو ين متفق لصد زياتر بو عمري تشكو بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم لدعاك فرمي اللهم طول عمره عمري دريشك هندك فرمينا صوت حوته هندك فرمينا صوت سي هندي الروايات هي لسروا جرينج هموك فرمينا أنس عمري لصوت برجول بو يتر هندي الروايات صوت حوته صوت نويا صوت سي جرينج دعاء في غمري خاص الله عليه وسلم جيراو دعاء يشتري وكل والله ما كثر ماله ونمالي زوركي يشك لو هاولاني كزور دولة من ده بريتيلا أنس يكون مال أي أولاد دعاء في غمر إخوة صلى الله عليه وسلم جرابوا للروايات كأفرمي صد نيرينم لو شيء خون بيني صد نيرينم لو شيء خون بيني أفرمي صد نيرينم لو شيء خون بدور مخربو ونو لكاتك هشتين بتاعون مردبو يعني صدو هشتا فرمي وكثر أولاده فرمي لدعاك أولادي زيادة واغفر ذنبه خواجان أجر هلا يكي كرت أنس لقناها كي ببورة عندي لزانان فرمي أنا هلا كي بريتي ولا شوين كوتني عبد الرحمن كوري أشعث في غمري خوا صلى الله عليه وآله وسلم مدور بيني أول خواجان عمري دريشك مالو سرتو ساماني زيادة لقناها كي ببورة لصالي نوسية نو حوتي هجري كاتك نخوشي زوري وهنا يشك لنخوشي كان نخوشي قليبو لا شيء بلق بوبو توشي براسو جزام هات أفرمهر حديثي أجراي وهند جار دموتاوي خوي أبيتشا ويخلق عيبكاني دموتاوي نبينا دسي دابوشي كوفاتي كرفرموي دواءكم كمحمد كوري السيرين أو بمشوا شوي كسيكي أمينة وأويش نجم لسركة وإمامة لسركة كاتك أم وفاتي كر محمد كوري السيرين لسجنة شون لأمير مسلمان دواء كركة وصيتي أمبيا وأمبو محمد كوري السيرين بردرة لسجنة هاد أمي شوري وكفني كردو نجي لسركة وصيتي أنس كوري مالك هي طبعا وصاياي أصحاب تايبت مندي خوي هي هندك شت هي لو أتي للروح الشرعية وأجر أمره سير كده بو نظرية وشكا لفقها بلين ولا جائزني بلام أمانة محبتي أن بيغمري خوا صلى الله عليه وسلم لا أستيكي زور برزاي يكيك لو وصيتاني فرموي طالموي هنا فرمي أم طالموا هي قجي بيغمري خوا صلى الله عليه وسلم چند سال هەڵم گرتووە پاراستومە ئەگەر مردم بیخەنە ژێر زمانم ئەی محەممەدی کوڕی سیرین کە منە شۆری جوان دەم جوان بشۆ ئەمە بخەرە ژێر زمانم اینجا دامشارن بۆی ئەم وی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵا گۆچانێکیشی هەبوو کە ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی گەورە بووی ئەی ئەنەس ئەم گۆچانە لەمە دووە بگرە بەدەستم
گۆچانەکەی هەمیشە بەدەسە و فەرمی ئەم گۆچانش لەگەڵ ما بنێژ بخەنە پەنامەوە لای کفنەکە ئەوشم لەگەڵا دانن بەخوا ئەمە دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ عەتا کرد ئەفەرمی وەسەتەکەی جێبەجێ کرا هەم گۆچانەکەیان لە پاڵتدانا هەم تاڵەمۆکەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم خستە ناو زمانی گۆڕی ئەم هاوڵە بەڕێزە لە بەسڕەیە لە ناو عێراقا طبعا یەکێک لەو هاوڵانەی کە شیعە زۆر ڕقیان لێتی ئەنەسی کوڕی مالیکە لەبەرەوەی لە جەنگی فورس و گرتنی بیلادی فورس و ئەوانە بەشداری کردووە لە جەنگی قادسیا بەشداری کردووە یەکێک لەو هاوڵانەی کە زۆر ڕقیان لێ ئەبێتەوە بریتێ لە ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە بەسەریادا ببارێ جارێکیان لە خزمەت ئەنەسا وتیان ئەی ئەنەس ئیمامی عەلی لەگەڵ ئیمامی عوسمان لە یەک دڵا کۆ نابنەوە فەرمووی درۆ ئەکەن ئەوانەی ئەمە ئەڵێن والله دڵی ئەصحاب هەمویان ئیمامی عوسمانیش و ئیمامی عەلیشی تێبە دڵی هاوڵان دڵی ئیمانداران بۆ کەیفیەتەیە فەرمایشتی زۆری لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە یەک فەرمایش لە خزمەتانە باسەکەم و کۆتایی بە دەرسەکە ئێنم ئەفەرمێ جارێکیان لە خزمەت خۆشەویستا بوون صلی الله عليه وسلم نزیکەی 300 نەفەر لە خزمەتیا بوون کاتی نوێژی عەسر هات سەیری دلوەکانمان کرد ئاومانەوە بۆ دەستنوێژ عەرزمان کرد ئەی خۆشەویست ئاومان نییە چی بکەین فەرمووی چی ئەوتان هەیە هەمووی کۆکەنەوە ئەڵە تەشتێکی بچووکمان هێنا هەموو ئاوەکانمان تێ کرد ئەڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی مبارەکی تێ کرد ئەنەس ئەفەرمێ واللهی لە پێش چاومە لە بەینی پەنجەکانەوە ئەو هەڵە قوڵا ئەفەرمێ ئەم 300 و ئەوەندە کەسە هەموویان دەلوەکانی خۆیان پڕ کرد دڵچەکانیان پڕ کرد هەموو دەستنوێژیان گرت ئاویان خواردەوە تێر بوون ئاژەڵەکانیان ئاودا کە خۆشەویستمان دەستی دەرهێنا ئاوەکە هەروەکو خۆی وەها بوو هەر ئەو ئەندازەیە بوو کە تێمان کردو بە ئەندازی خۆی ئەم معجزەیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەنەس ئەیگێڕێتەوە زۆرێک لە هاوڵانی تر ئەیگێڕنەوە لە خزمەتیان بەڵام جیاوازیەکەیان لەبەرەوەی ئەنەس زۆر نزیکە لێوەی ئەفەرمێ بە چاوی خۆم بینیم ئاوەکە هەڵ ئەقوڵا لە بینی ئەسابیعەکانیەوە ئەلەم ناوانەوە هەمووی ئەو ئەهاتە دەرەوە بە چاوی خۆم بینی قوڵتە قوڵتی یەکرا هاتە دەرەوە وزۆری تر لە ڕیوایەتەکانی ئەنەس لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم حياتی ئەم هاوڵە بەڕێزە زۆر دەرسی گەورە بە ئێمە ئەدا ممکنە ئینسان لە حياتێکە دوعایەکی بۆ بکەوێتە کەڕەم و خوا زۆر شتی پێ عەتاک بەتایبەتی دوعای صالحین و پیاوچاکان خوا بەهۆی ئەوە زۆرشت بەم کەسە عەتاک بە دوعایەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کەڕەمی ئەو ئەم هەموو نیعمەتە جوانە بەڵام وا تەسەڕ نەکەین ئینسان ئیتر ئەبێ بێ بەڵا بێ بێسەر ئێشە بێ ئینجا ئیتر ژیانی تەواوە نە ئەوە تا ئەنەس ئەبینی ناڕەحەت ئەبێ عەزیەت ئەدرێ لە دەستی ئەنووسێ عەتیق الحەجاج تووشی بەڵاکی ئەبێ نەخۆشی ڕوویتی ئەکە ناڕەحەت ئەبێ ئەولادی خۆی هەشتا ئەبینێ ئەمرن بۆی ئینسان وا تەسەوەر نەکە کە ئەگەر چاک بوو ئیتر خراپە نایەتە ڕێ و موسیبەت نا بەعەکسەوە ئەمە ژیانە شوێنی تاقیکردنەوەیە هەر یەکەمان بە جۆرێ موسابین و موسیبەتمان هەیە ئەوەی کە لای تۆوە هەستەکەی نیعمەتە هەر خودی ئەو نیعمەتە بۆ کەسێکی تر نیقمەت جاری وای ئینسان وا ئەزانێ ئەگەر مناڵی هەبێ مناڵ نیعمەتێکی زۆر گەورەیە خودی مناڵ بۆ کەسێ نیقمەتێکی زۆر گەورە و بەڵایەکی زۆر گەورە هەندێک جار ئینسان وا ئەزانێ لە شساغی ئیتر ئەو پەڕی نیعمەتی چاک بەڵام لە شساغی خۆی بۆ خۆی فتنە و موسیبەتە بۆیە وەنەبلوکم بالشەڕ والخەیر فتنە یعنی بەڵا لە خەیر و لە شەڕە تاقیکردنەوە لە خەیر و لە شەڕە ئەم ژیانە شوێنی تاقیکردنەوە ئیمتیحان ئەم سەحابە گەورە بەڕێزە وهای لێ کە ڕووی نێبێتە ناو خەڵکەوە دەم و چاوشتی خۆی دائەکۆشێ بەڵام لە کاری خۆی ناکەوێت لە دعوەی خۆی ناکەوێت لە بانگەوازی خۆی ناکەوێت لە ئیشی خۆی ناکەوێت هەر خەریکە بۆی هەر یەکێک لە ئێمە ئەهدافەکانی خۆی دیاری ئەکا کاری خۆی ئەکا ئیتر چی مەسائبیەتە ڕێگات لا مەکەرەوە بۆ موسیبەتەکان چونکە ئینسان ئەمە ژیانە هەمووی بەلەویە پڕە لە بەڵا موسیبەت لەناو ئەم بەڵا موسیبەتانە چ کارێکی چاکە جێبەجێیەک کۆتا خاڵ لە خزمەتانە ئەی ئێمە چیمان هەیە بۆ ناو گۆڕەکانمان لەگەڵمانە بێ چیمان هەیە لە شتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ئەزانن کەسی وا هەیە کە ئەچێتە ناو گۆڕەوە زمانی ئەنەس مویەکی پێغەمبەری خوای صلی الله عليه و سلم لە ژێرایە ئەم ئەوەندەی سەڵەوات داوە دەم و زمانی شیرین و جوان بۆ بە سەڵەوات لەگەڵ خۆی ئەباتە ناو گۆڕەکە هەمانە دڵی پڕ ئەبێ لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەندێک لە عولەما فەرموویانە چەند کەسێک هەن لاشەیان تێک ناچێت هەموو ئەنبیا دەقی لەسەرە ئەنبیا پێغەمبەران زەوی جەستیان ناخوات وەکو خۆیان ئەمێننەوە شوهەدا دەقی لەسەرە کە هەندێک لە شوهەدا لە ناو زەمانی ئەصحابەوە تا دواتریش بینراون کە تا لە زەمانی ئیمامی عومەرە جەماعەتی ئەصحاب الأخدود ئەو گەنجە دۆزرایەوە سەیریان کرد عینەن وەکو خۆی وایە جەستەکەی تێک نەچوو هەندێک فەرموویانە مادام ئەنبیا یا پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم جەستەی زەوی نەیخوا ئەوانەی کە زۆر محبی ئەون و بۆ ئەو تواونەتەوە بە بەرەکەتی ئەوە جەستەیان زەوی نایخوا بۆیە ئێمە ئەبێ کاتێک کە ئێرە بەجێ ئێڵین شتێکمان بردبێ لەگەڵ خۆمانە سەڵەواتی زۆرمان زمانی پڕ سەڵەواتمان دڵی پڕ لە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لەگەڵ خۆمانە بینێژین خوای گیان ئێمە ئەمڕۆ ئەم چەند ساتەی حیاتی خۆمان لە خزمەت هاوڵێکی زۆر گەورەیە بەسەر برد هاوڵێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لێ ڕازیە هاوڵێک کە ئەو دوعای بۆ کردووە هاوڵێک کە خزمەتی ئەو عەزیز و خۆشەویستی ئێمەی کردووە دەیا ئیلاهی سڵاوی ئێمە بگەنە بە ئەنەسی کوڕی مالیک یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی و کردمان عەفومان کە گوناهێ زانیمان یا ئیلاهی زیادەڕەویمان کرد داوای عەفوت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت عمرمان درێژ کرد لەسەر تاعەت و دینداری و خواناسی یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بكرم وجوري خود يا أكرم الأكرمين بزي خود بسرمانا ببارينا عفوي خود بسرمانا ببارينا لخشبوني خود بسرمانا ببارينا يا إلهي داوي ضل آرامك لأكين خوي ضل من آرامك خوي ضل من آرامك يا إلهي ضل من آرامك يا إلهي مالكان من آرامك يا إلهي ولات الاجتماع وشهر من آرامك يا إلهي بزي وكرمي خود بسرمانا ببارينا يا إلهي داوي لأكين همو من بيك ويا إلهي لخزمت بيغمبري خويا صلى الله عليه وسلم بسري برزوا يا إلهي لنا وبهشتا كوكر ويا أكرم الأكرمين يا ربي خويا داول لي أكين بناوي جوانت وصفتي برزة باسمي عظمت أمتي إسلامية يا إلهي بجرى وسرقة شكاني خويا يا رب العالمين خويا داول لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود خوای ئێمە زەلیلی زۆرمان چەشتووە یا ئیلاهی هانای زەلیلی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە هانای زەلیلی ئەم ئومەتە بۆ تۆ بەرزەکەینەوە بە هانامانەوەرە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە گەورەی خۆت یا ربی خوای گیان ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا ئیلاهی زاڵمان و کافران و بێدینانمان لێ دوور خەرەوە فێڵەکانیان تاکتیکەکانیان لە گەردنی خۆیان بگیرێنە یا رب العالمین يا إلهي أمة بياوي زور قوريتي هالكوتوا يا إلهي داوال لي أكين بياوي قوري لي مبرا يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين قرفت من زور بخوا إلهي شرمندي لبردمتو يا بقناهي زور وقرفت كان من برزكين وبلايتو بخوا كسشك نابن قرفت كان من لقلي باسكين تو نبي يا إلهي بخوا كسشك نابن تنها تو نبي يا أكرم الأكرمين خويا داوال لي أكين برحمته بزي خود بكرمي خود يا إلهي قرفت كان من شار سرك أو من بحال مال دارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منالي صالحك أو من كم رزق رصي حلالي زيادك أو من نخوش الشفاي ببنيرا أو من جوزائنا وجناها خوي رزقارك يا أكرم الأكرمين خوي داود لي أكين برحمته بزي خوت صلاوي أما بقينا في غنبر إخوة صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمة يا بينا يا أكرم الأكرمين خويا داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزة باسم عظمة قبول مالك يا رب العالمين خويا كرتو كالي عبادت من هي يا إلهي بكرمي تو يا أنازين لمن قبولك
یا ئیلاهی بە بەزەی خۆت عەبدایەتەکانمان لێ قبوڵکە مەیدەرەوە بەسەرمانە خوایە دڵی موسڵمانان یەکخە ماڵیان یەکخە بەهێزمان کە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت لە فیتنەی ئەم زەمانە بمان پارێزە خوایە گیان داوات لێ ئەکەین مسلمانانی کوردستان پارێزراوکە لە فیتنەی عەلمانیەت بمان پارێزە لە فیتنەی کافران و بێدینان یەهود و نەسارا و مەجوس بمان پارێزە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت کەسی عادل و عاقڵ و زانا و دانا کە خاوەنی ئەم وڵاتی ئێمە یا رب العالمین خۆی دەسە پیسەکان زمانە پیسەکان دڵە پیسەکان لەم وڵات و نیشتیمانە ئێمە دوور خەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت هیدایەتمان زیاد کە خوایە هیدایەتمان زیاد کە خوایە هیدایەتمان زیاد کە خوایە ئێمە لەبەر خاتی تۆ ئەم کەلیماتانەمانوت ئەم بەڕێزانە لەبەر خاتی ئەم کەلیماتانە گوێیان لێگرتین دەیا ئیلاهی بە حورمەتی ئەم کەلیماتانە و بە حورمەتی ئەم گوێگرتنانە خوایە لێمان قبوڵ کە خوایە لێمان قبوڵ کە خوایە ئەم دوعانەمان لێ قبوڵ کە يا إلهي لمن قبلك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لبناهم نشي وجبور خوي لمن قبلك